سەڵا بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە بەرنامەی ئەم جارە تا ڕادێک دوور لە بابەتە سیاسە گەرمەکانی ڕۆژ باز لە بابەتێکی ئابووری دەکەم کە حتمما تۆی هاوڵاتی و بەتایبەت گەنجان و لاوان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاندایانێت زۆرترین زانیارێن لە بارەوە هەبێت. ئێستا ئەگەر سەی دیمەنی ئابووری تەواوی دنیا بکەین دەبینین بابەتی بێکاری و هەروەها کەمی دەرفەتی کار یەکێکە لەو تەحەدیانەی کە ڕوبەڕووی ئابووری وڵاتان بووتەوە بۆیە هەموو وڵاتانی ئێستا زۆرترین هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە زۆرترین ڕێژەی کار بۆ هاوڵاتەکانی خۆیان فراهم بکەن. پرسیارەکە بە دیاریکراوی ئەوەیە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەراورد بەو شەڕ ئابووری کە لە جیهاندا ڕوودا لە چی ئاستێکدایە. ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین هەلی کار بۆ گەنجان و لاوەکانمان بڕەخسێنین. زانستی ئابووری بۆ ئەمە چی دەڵێت و بوونی بزنس پلان کە یەکێکە لەو ڕێبەرانی کە گرنگە لە هەر کار و پرۆژەیەکدا هەبێت بۆ ئەوەی لایانی کەم وردەکاری پرۆژەکەی تێدا بێت کە ئایا ئەم پرۆژەیە خواستی هاوڵاتی لەسەرە بازاڕی ئێمە پێویستی بە چ جۆرێک لەم کارە هەیە و هەم لە ڕێیەکی دیگەشەوە جەدوای بەگەڕخستنی پرۆژەکە چەندی پێویستە کە ئەمە هەموو کۆمەڵێک بنەمان کە دەبێت لە پرۆژەی کار لە بەرچاو بگیرێن. ڕۆڵی ناوەندە ئاکادیمیەکان مامۆستانی زانکۆ چییە بۆ لە دۆخێکی لەم شوێدا بەتایبەت ئەوەی کە پەیوەندی بە پێشەشکردنی فکرە و پرۆژەی خۆیان هەیە بۆ ئەوەی کە لایانی کەم میدەن بەلانی پەیوەندیدار بۆ تێپەڕاندنی دۆخی بێکاری بە ئێستا کە بەراورد بە ڕابردووی جۆرە لە جۆرەکان ئامارەکان ڕوو لە هەڵکشانە حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی بابەتی دیکەی پەیوەندیدار بە بابەتەکە دەکەمەوەرێک و گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتە کاک دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆیەوە گەلێک مەمنون. کاک دکتۆر بەراورد بە ڕابردوو دەستکەوتنی هەلی کار زەحمەت بووە. ئەگەر پرسیارەکە بەو ڕوونیە بۆ دەقیقێ بکەم گەنجێک هاوڵاتیەک بێکارێک دەرچوێکی زانکۆ بۆ ئەوەی بگات بە کارێکی ڕۆژانەی خۆی کە ئێستا یەکێکە لە پێداویستە گرنگەکانی هەتاکێک لە کۆمەڵگەدا دەبێت لەکوێوە دەست پێ بکات. سەرەتا سوپاس بۆم دیمانەیە هیوادارم سەرکەوتوو بووم دەستان خۆش بێ. بابەتی مەسەلەی بێکاری وەک هەر دیاردەیەکی تری ئابووری کە لە سیستمێکی دیاریکراوی سەرمایەداریدا بە بەردەوامی بوونی هەبوو و بوونیشی ئەبێت بەڵام هەڵکشان و داکشانی هەیە لەگەڵ ئەو بارودۆخ و ئابووری کە پێیدا تێپەڕی لە کاتی فترەی ڕەخا و کراوەی ئابووری و وژانەی ئابووری بێکاری بەرەو کەمی ئەڕۆ بە پێچوانیدا لە کاتی بێبازاڕی بازاڕوەستان و پوکانەوەدا بێکاری بەرەو زیادبوون دەڕوە کەواتە بێکاری وەک دیاردەیەک کە لە ئابووری سەرمایەداریدا بە بەردەوامی بوونی هەیە پابندە بۆ بارودۆخە ئابووری کە بە ئابووری پێدا تێدەپەڕێ. بێکاری بریتە لەوەی بێکار شوێن بێکار ئەو کەسانن کە لە تەمەنی کارکردندان لە 15 بۆ 65 ساڵ تەمەن و ئامادەن بە نرخێ بە کرەیەکی دیاری کرا و کار بکەن و ئارەزووشان لێ کار بکەن بەڵام کاریان دەست ناکەوێت. کەواتە ئێمە ئەگەر بە پێی پێناسەی زانستی ئابووری بۆ بێکاری تەماشا بکەین هەر کەسێک کە لە ماڵەوە دانیشتووە کار ناکە بە بێکار حسێب ناکرێت هەژمار ناکرێت. کەواتە تەنها ئەو کەسانە بێکارن کە بە ڕاستی دەیانەوێت کار بکەن بە کرەیەکی دیاریکرا و کاریان دەست ناکەوێت. دیارە لەم بارودۆخی ئیمڕۆی هەرێمی کوردستانە وەڵامانە ئەی ئەوانەی کە بۆ نمونە فەرمانبەرن یاخود کارمەندی کۆمپانیاکەن ئەمانە شەر بە بێکار حساب دەکەن زۆر جا دەوتێ بۆ نمونە فەرمانبەرێک ئەگەر دەچێت دامودەزگاکی حکوومەت ئەگەر بەپێی ئەو پسپۆڕێکی هەیەی بەکاری نهێنێ دوجار ئەمی شەر عنی لە زانستی ئابووریدا پێی دەوتێ بێکار. کاک ئەرسەلانجان بێکاری تەنها یەک جۆری نییە باشە کۆمەڵێک جۆری هەیە. یەکێک لە جۆرەکانی بێکاری ئاساییە کە ئەوەی کە پێناسەکەم بۆ کرد ڕوونە جۆرێکی تر پێی دەوتری بێکاری ڕووپۆشکراوم بە عەرەبی دەتاڵ المقەنع ئەمە لە فەرمانگە و دام و دەستگاکانی حکوومەت و ئەمانەدا زۆر بە ئاشکرا دیارە لەگەڵ کارتی کشت و کاڵە کارتی کشت و کاڵ یان هەر فەرمانگەیەک کارێک بە 4 فەرمانبەر ئەدرێ بەڕێوە بەڵام سیرەکەی 10 فەرمانبەر لەو ژوورەیە خەریکن بۆ کارەوە خۆیان کەواتە تۆ 6 شانیش بێنە دەرێ کارەکە ناوەستی هەروە خۆی ئەبێت. کەواتە لێرەیە ئەو 6 کەسە چین بێکاری ڕووپۆشکراون موچەوەرەگرن بەڵام کارێکیشیان نییە. کەواتە ئەوە نە پێی نەوتێ بۆ بێکاری ئاشکرا ئەوانە بێکاریەکی ڕوو ئەم جۆران مەترسیدارترە یان ئەوەی بۆ منە هەر بێکار و کاری نییە کە لە وڵاتی ئێمەمانە
یان لە وڵاتانی تازە پێگەشتودا بێکاری ڕووپۆشکرا و زۆرە بەڵام تۆ لە ئەوروپادا بێکاری ڕووپۆشکرا و زۆر بەدەگمە نەبینی چونکە بەڕاستی هەم کەرتی ئابووری دەوڵەت کەرتی گشتی هەم کەرتی تایبەت بە تەواوەتی کار بە کەسانە دەکەن چ کرێکارن چ فەرمانبەرن لە کاتەکانی کارکردنی خۆیاندا بە ئەدای پێرفۆرمەنسی تەواوەوە کاریان پێەکەن کە بە تەواوەتی بەرهەمداریان لە ئاستێکی بەرزدایە و کارەکرێت ئەگەر سەرمایهدارێ بزانێ فەرمانبەرێک زیادە یان لای ئەبا بۆ شوێنێکی تری بە کە پێویستە یان لە کارگەکەی دەری ئەکاتە دەرەوە لێرەیە نایەوێت کە نێوێ ئەمان لێرە لەکەواتە هەر پرۆژەیەکی ئابووری بە چی ئەڕاب ئامانجی بەدەستێنانی قازانج کارەکات یعنی قازانجش بەچی دێتە دی بەدەستێنانی زۆرترین بەرهەم بە کەمترین تێچوون کەواتە ئەو وەختە زۆرترین بەرهەم بە کەمترین تێچوون ئیرادێکی گەورەت بۆ دروستەکە ئەو ئیرادە ئەو دەساتی کە دێت چیشت تێچوونێکی بشت بۆ ئاسانی بۆ پڕکاتەوە قازانجێکی باش بڵێنێت چ قازانجێکی ژمێریاری بیان قازانجێکی ئابووری بێ لێرەیە کەواتە تۆ ئەم بێکاری ڕووپۆشکراوە لە وڵاتی ئێمەمانان و لە وڵاتانەی وەکو هندستان وانە کە کەرتی کشتتوکاڵی هێشتا کەرتێکی پێشەنگە بە مەلیۆنەها کەس لەو کەرتی کشتتوکاڵە ئیشەکەن کە لە ڕاستە پێویستی بۆەوەندە نیە ئێستا یەک نمونە لەسەر کرد کشتتوکاڵی لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەستی کارگەری ئەمریکی لە 2.5 و ڕێژەی لە 2.5 کار دەکەن لە کەرتی کشتتوکاڵ بەڵام خۆراکی نیوەی مرۆڤایەتی بەرهەمەهێنن لێرە لە لای ئێمە ئێستا بە پێی ئامارەکانی حکوومەت یاریێمی کوردستان کە ئەنجام درراوە ئەو ڕووپێوانەی ئەنجام درراوە تقریبان 170 بۆ لە 180 لە هێزی ئیشکەری هەرێمی کوردستان لە کەرتی کشتتوکاڵ ئیشەکەن 152 لە کەرتی گشتی و خزمەت گوزاریە ئیشەکەن ئەلەویایەتەوە بێکاری ڕووپۆشکراوە کەواتە دکتۆر ئەم ناهاوسەنگیە ئەم ناتەوازنیە چۆن ڕێک دەکرێتەوە یعنی ڕێگا ئابرێت دروستەکە چیە بۆ ئەوی بۆ نمونە ئەوەی کە لە کەرتی کشتتوکاڵە هەیە بەم شێوەیە کە کەمە بۆ ئەوەی لە کەرتی گشتی هەیە بەم ڕادەیە ینی زۆرە و ڕووپۆشکراوە دەبێت لەکەوە دەست پێ بکرێت بۆ ئەوەی ئەم دوو بابۆک و یەک تەوازنەکەی ڕابگیرێت خۆی شتێ هەیە لە تیۆرە ئابوووریەکاندا لە تیۆری گەشەپێدانی ئابوووریان گەشەی ئابووری یەکێکیان تیۆری هێرشمانە کە پێ دەوترێت نم و ئەلمتەوازن گەشەی هاوسەنگ لێرە ئێمە باز لە گەشەپێدانێک ناکەین بۆی کەرتەکان هاوسەنگ بیان ناهاوسەنگ بن ئێمە باز لە دیاردەیەکەکەین پێی دەوترێت بێکاری تێگەی ئێستا کوردستان دیاردەی بێکاری تێدا هەیە بە تایبەتی هۆکارەکان بۆ چەند شتێک دەگەڕێتەوە یەکەم بەڕای من وەکو ئابووری ناسێک پێت دەڵێم نەبوونی پلانێکی ئابووریە تەختیتێکی اقتصادی لە هەرێمی کوردستان زۆر بەداخۆی وەزارەتێکی گەورەمانەیە ناوی وەزارەتی نەخشەکێشانە بەڵام نەخشەیەکی ئابووریمان نییە لەسەر ئاستی کەرت بۆ نمونە من بین پلانی وەزارەتی کشتتوکاڵم بینیوە بۆ ئەوەندە ساڵ لەوەندە ساڵ بۆ ئەوەندە ساڵ ئەوەندە بۆ چی بۆ داڕێژراوە بۆ کشتی کەرتی کشتتوکاڵی بەڵام یەک لەو پلانانەوەی تاس 2020 لە 120 نەخشەکە جێبەجێ نەکراوە لە وڵاتی ئێمەیە کەواتە پلانەکانیشمان بۆچی جێبەجێ ناکرێن واقعینین بۆیە ئەو پلانەنەمان واقعینین ئەمە یەکێکە بەرەیەکی گەورە لە بەڕێوەچوونی ئابووری هەرێمی کوردستان دکتۆر ئەم واقع بینیە لە بابەتی بازاڕی کار و وەگەڕخستنی پرۆژە لەسەر ئاستی تاکی ڕاستە بۆ منە زۆر جار تاکی ئەمە بیر و فکری ئەوەیە کە بۆنە پرۆژە یاخۆ بزنسێکی بچووک بۆ خۆی بکاتەوە دای بمەزرێنێ بەڵام سیرەکە لەگەڵ واقعی کار و ژنگە کۆمەڵاتەکە یەک نایێتەوە کەواتە ڕەچاوکردن و مرۆنەتی ژینگەی کار تا چەند گرنگە بۆ سەرکەوتنی هەر پرۆژە و کارێکە هەر گەنجێک دەوێت بکات دیارە هەر پرۆژەیەکی کەرتی تایبەت جا لەسەر ئاسی تاکە کەس بیان لەسەر ئاسی کۆمپانیایەکی بچووک بێ یا مامناوانیان گەورە خۆی لە خۆیدا کە دەست دەکەی بەکارکردن کەواتە کۆمەڵێک لە بێکارەکان لێنی تەکایی کارکردنەوە کەواتە هەنگاوێکە ئەمە خۆی لە خۆیدا بۆ وەکو هەنگاوێکی جددیە بۆ کەمکردنەوەی بێکاری بەڵام تۆ کە پرۆژەیەک دروست دەکەیت دەبێت دراسەی لێکۆڵینەوەیەکی زانستیانە بۆ پرۆژەکەت بکەیت بۆ بەرهەمی پرۆژەکەت جۆری بەرهەمەکەت بڕی بەرهەمەکەت ئەمانە تێچوونی بەرهەمەکەت دەبێت ئەمانە هەمووی بە تەواوی لێک بدەیتەوە ئەجا توانای کرێکار دەستی ئیشکەر ئەمانە هەمووی لەلایەک ئەجا ئایا بازاڕەکانی هەرێمی کوردستان چەند ئەتوانن لە بەرهەمەکەی تۆ
ساغ ببێتەوە تایە خەڵک ئایا خواستی هەیە لەسەر ئەو بەرهەمەی تۆ یان هاوشێوەکان لە هاوشێوەی بەرهەمەکەی تۆ بۆ نمونە تۆ کارگەیەکی بچکۆلێ دروستکردنی پێڵاودانیت پێویستی لە 20 کرێکار 15 کرێکار هەیە بە ئامێر هەیە بە ئامڕازەیە بە پاچە زەویە شوێنێک خانوێک هەیە تیا بەکرێ بگری تۆ ئایا ئەو پێڵاوی کە تۆ دروستیەکەی هاوشێوەکەی تورکیەکەی و ئێرانیەکەی یان سووریاییەکەی یا ئەوروپیەکەی کە دێتە وڵاتی ئێمەوە ئەتوانێت کوێبڕکێ بکا لەگەڵ ئەوە دوو جۆر کوێبڕکێکی بڕشێ لەسەر کوالیتی لەسەر چۆنیەتی لەسەر جۆری باشی و خراپی کاڵاکەت کوێبڕکی دووەمیان پێوتری کوێبڕشی نرخ يعني المنافسة السعرية يعني كاتە تۆ دوو منافسة هەیە منافسة النوعية والمنافسة السعرية ئایا تۆ ئەو پێڵاوی بەرهەمی هێنی منافسەی سعری و نوعی کاڵا هاوشێوەکانی تۆکات سلعی متەجانسی پێوترێ یەکچووەکان دەکات یەکچوو من ناو ناو یەکچوو چونکە متەجانس یعنی وەکچوو کەمی جینس بە ئینگلیزی لێرەیە تۆ بێ کاتە دیراسەیەکی باش بکەیت بۆ ئەوەی تۆ سپێنی معاملەکەت هەمووی نەبێتە زەرەر و بکارگەکەت و پرۆژەکەت تێبچێ و سەرمایەکەشت وڵاتێکە لەم وەڵامانە ینی پرسیارێکم بە وروژا بۆ نەکەواتە وەکو مامۆسایەکی ئابووری وەکو شارەزایەکی بواری ئابووری کە ئاگال لە ورد و دروشتی بابەتی گۆڕانکاری ئابوووریەکانە ئێستا دۆخی هەرێم پێویستی بە چ جۆرێک لە پرۆژە و کار هەیە بۆ ئەوەی ئەگەر گەنجێک سەری ئەم بەرنامەیە دەکات فکرە و بیرێکی بیتێ ینی بەرنامەکە تەنها ڕاگۆڕینەوە و حیوار نەبێت ینی جۆرێک چارەسەری شیباتیا بێت ئێستا ئەگەر تۆ گەنجێک بێت لای بەڕێز بڵێ دەمەوێت ینی پرۆژەیە کارێکی بچوک بزنسێک بکەم لە چوارچەوەی توانای دارایی خۆمدا تۆ پێشنیاری چی بۆ دەکەیت ئێمە کۆمەڵی کەرتی ئابووریمان لە بەردەمایە کەرتی ئابووری کشت و کاڵ پیشەسازی بازرگانی هەتا دوایی تۆ ئەبێ بزانی توانای خۆت جارێ لە چیایە باشە شارەزایت خیبرەت بڕوانامەت ئەگەر مەسەلەن پێویستی بە ئەو کارەیەکی پێویستی بە بڕوانامە بێ ئایا تۆ ئەوڵجار تۆ دراسی خۆتی خودی خۆتەکەی ئایا تۆ بۆ چ جۆرە کارێک ئامادەی موئەهەلی بۆ چ جۆرە کارێک ئەجا ئەو جۆرەکاری کە تۆ ئەتوانی بیکەیت ئایا بازاری هەرێمی کوردستان پێویستی بە بەرهەمەکەی تۆ هەیە پێویستی بەو هێزیکاری تۆ هەیە ئەمانە زۆر گرنگن لێک بدرێتەوە ئەجا تۆ بیتە ناو مەقامی ئیشەکەەوە بەڵام لە وڵاتی ئێمەیە کاکە شتێکی پێدرێ مەحسوبیەت و منسوبیەت خزم خزمێنە و حیزب حیزبێنە و ئەمێنە و ئەو ئەوێنە کەس هەیە کاری دراوەتێ بڕوا بفەرموو کارەکە دەکات ناونووسینێکە ناونووسینێک لە شوێنەدا ناونووسێت نازانێ بە ناو بنووسێت ئەمە لەبەرەوە چییە خزمی فلانە کەسە خزمی بەڕێوەبەرەکەی خزمی نازانم چییە دەیانیش و سەدانیش لە دەرچووی زانکۆکان کە توانای خوێندەواریان زۆر بەهێزترە زۆر بەرزترە وەک جەنابەت فەرمووی بێکارە و کارێکی دەست ناکەوێت باشە خۆ من ئەو کەسەی کە نەخوێندەوارە یان خوێندەوارەکەی لاوازە و کار دەکا مافی خۆی تیشکاری هەبێ من دژی ئەوە نیم بێ ئێمە بەرنامەمان نەبێ ئەڵێ الرجل المناسب لمكان مناسب ئەمە قسەیەکی عەرەبیە یعنی پیاوێکی کەسی گونجاو شیاو بۆ کاری شیاو ئێمە ناچین خەڵک بدۆزینەوە بۆ کارەکانمان کار بۆ خەڵک دۆزینەوە ئەوێ کە کارێک تێ خەڵکی بۆ بدۆزیتەوە پسپۆری بۆ بدۆزیتەوە نەک وەڵی کارەکەم باشتێ بکەم فلانی برازام و خوشکەزام و نازام کوێ بێن بیاخەمە ئیشەوە لەو سەرۆکاورە مایە پوش دەرەچێ یان تا فێریانەکە ڕۆحی لەگەڵا دەرەچێ چەندین پرۆژێتە ڕاتە پێشەوە ئێستا کەرتی تایبەت لە لای خۆشمان وای لێ هاتووە بە CV و بە ئەم جۆرەشتانە هەرچەندە خزمایەتی حیزبایەتەکە تیاماەوە هیچ گومانم نییە بەڵام تۆزێ لەوانەیە کەم بوو بێتەوە لە هەندێک بوارە کابرا کارمەندێکی بۆ کۆمپیوتەرەوێ وڵی ناکرێت تۆ کابرا تا شەشی سەرەتای خوێندەوەیش لە کۆمپیوتەر نازانێت تۆ بیبێداینێ بۆ بەس دکتۆر ینی ئەمە ئەگەر لەسەر ئاستە بچووکەی ئەم وەڵامانەی بەڕێز هەمی منتیقی و ئەکادمی ئەگە وردیکەینەوە بەڵام لەسەر ئاستە گەورەکە خەمە گەورەکە ڕەنگە ئەوە بێت بۆ نمونە زانکۆکانی ئێمە بەشەکانی ئابووری و کارگێڕی و دارایی بانک و هەتا دوایی تا چەند مرونەتی وی تێدا بووە کە بۆن لەگەڵ خواستی بازار ڕێک برێتەوە ینی زۆر جار ئەم بەشانی ئێمە تەخەڕوج دەکەن بەڵام لە بازاری کاردا ناتوانێت بۆ بڕوانامە بۆ لاتوی کە هێتی کارێکی دەست بکەوێت ینی مەرجەوەی کە بڕوانامە هەبوو بتوانێت لە دەروی زانکۆ ئیشە بکات یاخود بۆ ئەم لێک تێگەیشتنەوە مانگێنیە لە نێوان خواستی بازار و بەشەکانی ئێمە سیرکە
لەوەڵ وتم ئێمە شتێکمانێ نایی پلان بێ باشە نەخشەی ئابووری بێ کە نەخشەی ئابووریشن نەبوو هیچ کۆلێجە لەو کۆلێجانەی ئێمە ئەمڕۆ لە زانکۆکانی تەواوی هەرێمی کوردستان بە کەرتی تایبەت و کەرتی گشتیشەوە کە خەڵک وەرئەگرین و وانیان پێ ئەڵێن و بڕوانامەیان دێنێت دوای 4 ساڵیان 5 ساڵیان 6 ساڵ بە پێی خواستی بازار و قەبارەی بازار نییە ئەمە حەقیقەتێکە هەموو کەسێ بزانێ بەس ئەوەندە هەیە ئێمە باوەڕمان بەوە هەیە خوێندن مافێکە هەموو مرۆڤێک بۆی هەیە من باوەڕشم بۆ مافە هەیە و هەوڵیشی بۆ دەم هەموو هاوڵاتیەک لە تەمەنی 6 ساڵی هەتاوەکو بتوانێت بەڕای بخوێنە لی گەڕێوا بخوێنێ مافی خۆیەتی لە بەرامبەرە ئەی باشە ئەی هاوڵاتی مافی نیەک بەڵێ مافی کارکردنیش مافێکە هەموو هاوڵێت مافی هەیە کە کاری پێ بدرێ لە ئەوروپای ڕۆژئاوا کە باوەڕیان بە سیستمی سۆسیال و سۆسیال دیموکرات و بدابینکردنی بەشی حەدی یعنی نزمترینی مینیمەمی ژیانە شتێکیان لە شوقەدا بۆ دابینەکە شتێکی لە بیمەی بێکاری بۆ دابینەکە شتێکی هێداتێ بەڵام ئێمە هێشتا نەگەشتنێتەوە ئێمە ڕاستی با پێ بڵێم هەندێک لە کەسانی کە لە وڵات لە هەرێمی کوردستان ئەمڕۆ موچە خۆرن و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا ئەناڵێن نێ بەدەست زۆری موچە و ئەمانەوە بەشێک لە موچە خۆرەکان کە موچەکانیان وەرەگرن وەک ئەو بیمەیە وایە کە لە ئەوروپا دابینەکرێ زۆرێکیان کارێکی دیاریکراویان نییە و هیچ بەرهەمداریەکیان نییە ئێمە سیرکە کۆمەڵی ئینمان نامێ بەرنامەکە بە نەزەریاتی اقتصادی و هەندێک مەسەیلی اقتصادیەوە زۆر بەڵام ئەڵێ ئەگەر هاتوو باشە ناتیجی حەدی کرێکارێک بوو بە سفر ئەبێت چیتر تۆ کرێکار نەخیتە گەڕ بەڵام ئایا کام دایرەیەک لە دایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی پیشەسازیشت و کشت و کاڵیشت و بە کەرتی خزمەت گوزاریشەوە کامیان لەسەر بنەمای بەرهەمداری کار ئەکات بەرهەمی ڕاددەدار کارەکات باشە ناتیجی حەدی مەرجنال پرۆداکشن دێرێتەوە مارجنال پرۆداکتت ئەگەر سفر بوو دابێت کرێکاریتر کەواتە تۆ ژوورێ 6 تیادا ناوەیشەکە بەسییانە ڕوا کەواتە ناتیجی حەدی بە چییە بە ناقسە کەواتە تۆ هەر چەندە کرێکار زیاد کرۆ بەڵام ئەدا ئەەکەم بۆتەوە کەس ئەو لە ئەم هەش کەسەیەکی وەک یەکیش ناکەیتیان نیوە مردوو بۆ چارەکەیتی پێنجەکەیتی لەم لاوە نوکتە ئاژێڕنەوە بۆ یەکتر ێژەڵێ منیش نایکە منژان حەزم لێ نوکتە بگەڕ باشە کەواتە بەڵام ئەگەر تۆ لە ژوورەکە 4 کەسیەوێ 3 کەسیەوێ ئەوەندە دانا ئیشەکە زۆر بە مەزبوطی ڕاو ناتیجی حەدێکی مەزبوطت دەبێ و ئەدائێکی تەواوی شۆکارەکەن لێرەیە کەواتە بێبەرهەمەکان ڕێگرن لە پێرە پێشچوونی ئەوانش کە بەرهەمیان هەیە لێرەیە کەواتە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە کۆمەڵێک پێوەری ئابووری هەیە بیگێڕێتەوە بۆ کەرتە ئابوووریانی کە حکوومەت خاوەنیەتی بۆ ئەوەی بزانێ چەندی هەندێک شوێن هەیە کرێکار زیادە بەڵام لە هەندێک شوێنێ فەرمانبەر زیادە هەندێک شوێنێ فەرمانبەریەوە کاکە دیراسەیە بکە لەوەی کە کاربیەکاری ڕووپۆشکراوتێ بینێرە بۆ شوێنێک کە کەمت هەیە لە کرێکار ئەمە ناینە بەڵام لەسەر ئەمە ئەو وەختە تۆ کە زانیت چەندت پێویستە ساڵان حکوومەت دەتوانێت بڕێکی دیاریکرا و ژمارەیەکی دیاریکرا و لە خەڵک وەربگرێت لە وەربگرێت تاعینیان کانجا بە گرێ بەس وەریانەگرێ بە ڕۆژانە وەریانەگرێ یان بە دامەزراندنی یەکجارێکی دایانە مەزرێنێ لێرە حکوومەت بەپێ ئەو بۆجێ کە تایبەتمەندیەکە بە کارپێدانەوە ڕوونەتوانێت ئەو شتە باشە ینی بۆ نمونە لەگەڵ ئەم تەزەخومە ئابووری کە لە فەرمانگە و دائیرەکانی حکوومەت لە ڕووی زۆری فەرمانبەران و موچەخۆران دروست بۆ هێشتا خۆ خەڵکی ئێمە هەر داوای دامەزراندن دەکات ڕەنگە ئەوانە لە پێشەوە بن کە دەرچێکی ئابووری لەبەر ئەوەی کە فکرە و ئەو پرۆژەیەک لە ماوەی 4 ساڵی ڕابردووی لە زانکۆی گۆریگرتووە بیک خاتە بەرنامەی کار و جێبەجێکە یعنی داوای دامەزراندن دەکات یعنی چەسماندنی ئەم ڕوویایی کە بەڕێز ئاماژەی پێ دەکەی بۆ ئەوەی کە ئێمە فەرمانبەر و داموتەزگای بەرەمهێن بەرهەمبێنین ینی کارێکی ئاسانە دەبێت لەکوێ دەست پێ بکرێت سیرکە کاکە سەلانجان ئەمڕۆ لە واقعی تەواوی گۆی زەوی باشە هیچ وڵاتێک نییە تەواوی هێزی بێکارەکەی خۆی بخاتە کارکردنەوە بەڵام کە تۆ بەرنامە سازی هەبوو پلانت هەبوو بە شێوەیەکی کاراتر ژمارەی بێکارەکانت کەمەکەیتەوە ژمارەی بێکارەکانت کەمەکەیتەوە مەرج نییە حکوومەت کارێک بکات تەنها خۆی خەڵک
دابمەزرێنێ و کاریان پێ بدە کۆمەڵێک کار هەیە لە ڕێگەی بۆ جێگشتیەوە لە ڕێگەی ئیرادات و نەفقاتەوە لەگەڵ کۆمپانیەکانە ئەیکەیت وایان لێ یەکەی مەسەن تۆ باچکەمەکەی تۆ کۆمپانیا تەوەسوعەکات بەرفراوانە بێت کە تۆ لەو حاڵەتەیە کەواتە کابرا لە جاتەوەی لقێکی بکات چەند لقێکاتەوە هەر لقێک کۆمەڵێک کەسکارەکات کەواتە لێرەیە تۆ دامکردن پشگیریکردنی کردی تایبەتیش چ بە لێخۆشببوونی باج بێ یان بە پێدانی پژگیری بێت ئەمانە دەبێت هۆی ئەوەی کە حکوومەت هەلی کار بڕخسێن ئەم هەماهەنگیە ئێستا لە بینی کەتی تایبەت و کەردی گشتی هەیە زۆر جار علی بۆ منە باز دەکرێت کە بەشێکی ئەم ناهەماهەنگی کە دروست نەبووە پەیوەندی بەوەیە کە ئەو یاسایانی کە بەرکارە مافی بەکاربەر دەبێت بۆنمە جۆرە پێداچنەوەی بۆ بکرێنی هەموار بکرێتەوە بە شێوەیە کە ئەوەی ئیمتیازێکی لە فەرمانگەیەکی حکومی لە کەتێکی تایبەتیش کە کار دەکات بە هەمان ئیمتیازەوەی ینی شمولی ئەوش کات ینی چاکردن و دەستکاریکردنی هەندێک لە بڕکەوی یاساکانی مافی بەکاربەر دەتوانێت ئەمە بخاتۆ شوێنی خۆی کاک دکتۆر خۆی لێرەوە ڕایەگەێنم باشە بە هیچ جۆرە لەگەڵ وشەی ئیسیهلاک لەگەڵ بەکاربەر نیم بەکارهێنن کۆنسیومەرن بەکاربەر مستەخدم ئەوانن کە توکاریان یوزەرس ڕوونە تێگە بە ئینگلیزی یوزینگ یوزەرس مستەخدم بەکارهێن ئەو جیاوازە هەموو هەوڵات تێگەگرێتەوە یاسای یاساکانی مافی بەکارێن ئەوەیە خاوەن بەرهەم فێڵیان لێ نەکا بازرگانەکان فێڵیان لێ نەکەن کوالەتی خراپیان نەدەنێ خواردنی ئەکسپایریان نەدەنێ نرخ بە ئارەزوی خۆیان بەرز نەکەنەوە ئەمڕۆ لە دوکانێک بووم کوڕێکی وت یەک نازانم چەند کیلۆیە کارتۆنێک لە دیمەندۆزی من نازانم بە زووتی لە 27,000 بۆ بە 120,000 دینار خۆبا بە نرخی دۆلار لە 122 بەرز بۆتەوە بەرامبەر بە دینار بۆ لە 500 شت گران بووە زەیتێک لە 22,000 کارتۆنێ بۆ بە 47,000 ڕەنگانێک گەم شتانە هەر بە دۆلاریش مامەڵان پێ نەکرێکا لە 105 مەسەر نرخی زەیت بەرزە بێتەوە باشە ئێمە بکاکە ئەڵێن لە 122 نرخی دینار شکاوە کەواتە ئەبێ نرخی شمەکەکانی لە 122 بۆ لە 125 بەرز بێتەوە نابێت لەوە زیاتر بەرز بێتەوە ئەمە مەسەلەیەکی ترە بابەتێکی ترە ناڵم کاریگەریان نیە لەسەر کارپێدان و بێکاری و بڵاوبوونەوەی بێکاری ئەمەیان دروستبوونی ڕکودی اقتصادی کە تۆ شتوا گران ئەبێ بەڕێزم لەسەر بنەمای تێچوون نەبێ گرانیەکە کارەساتی تری لێ ئەکەوێتەوە خۆ مەسلەی گران بوون و هەرزان بوون هەر ئەوە نیە و شەیەک بێ گران بوو ئەوە هەرزان بوو کاکە لە کاتی ڕکودی اقتصادی دروست دەبێ بەڵام گرانبوونەکەی ئێمە لە ئەنجامی داشکاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلار ئەمە کۆمەڵشتی بەڵام من لێرە مۆنۆپۆڵە بینم احتیکار دکتۆریانی ئەم ڕوئایە لەگەڵ بابەتی بێکاری لەکوێ هەیە کە گرێتەوە مەسەلەی بێکاری ئەگەر بێت و خەڵک ئەو پارەی پێیتی خەرجی بکات من کاکەیان ملیۆنێ موچەکەمە ڕوونە ملیۆنەکە ئێستا تقریبان بڵین 1,50 وەرەقاکە بەڵام ملیۆنەکە پارەم حەلانە نزیکی 9 وەرەقەیە کرد باشە کەواتە تۆ بە تەحسیل حاصل 2 وەرەقە لە هاتی مانگانەی من کەم کردوێتەوە کەواتە توانای کڕینی من کەم بووە داهاتی ڕاستەقینەم دابەزیوە کە داهاتی من دابەزی شمە کەمە کڕم کە شمەکەم کەم کڕی هەم بەرهەمی ناو خۆ کەمتر سەرفە بێ هەم ئەوانی کە لە دەرەوەژە هێنین کەمتر سەرفە بێ کەواتە هەم ئیسرادات کەمە بێتەوە هەم بەرهەمێنانی ناوخۆشکەمە بێتەوە چونکە نافرۆشرێ لە بازارەکە هۆکارێکی دیشەوەی هەندێشت لە بازارەکە هەر لە نرخەکەی خۆیەتی و بەڵام هەندێشت زیاترەوانی کە پەیوەندیان بە ئیسرادەوەیە وا قورکراوە بەسەر هاوڵاتیە ئەینەوانەی کە خۆمان لە ناو خۆمانە بەرهەمیێنین وەکو سەڵزۆمیەوەن لە ئاستێکدا تقریبان هیچیوانە گۆڕاوە چونکە ئەمە بەرهەمێنانی ناو خۆمان لە ئاستێکدا ئەگەر هەمووشی پڕ نەکاتەوە لە ئاستێکی باشا پڕیەکاتەوە لێرەیە کەواتە تۆ ئەگەر بەرهەمی خۆت فرۆشرا کەواتە خەڵک کارەکە کەواتە بێکاری کەمەوە بەڵام ئەگە بەرهەمی خۆت نەفرۆشرا کەواتە ڕکودی اقتصادی دروست دەبێت ئەوەندەی تر خەڵک بێکار کەواتە هەمی یەک کێشەیە ئابوووریەوەی یەکەیەکی پێکەوە گرێدراوە یەک ئەڵقەی بشکێنی هەموو ئەڵقەکان بە پەکیانەکەوێت سیارەیەک تۆ ئایا ئەڕوا بەڕێگاوە پەنچەر ببێ هەر ناڕوا وەلفێکی مەشینەکەی بشکێ هەر ناڕوا دامێ بکە هەر ناڕوا کەواتە هەر یەکی جۆرێکە لە نەخۆشی بۆ سیارەکە بەڵام سیارەکە ناڕوا ئابووریش عینە نشتە کەواتە ئەی باشە دکتۆر کەواتە بابەتی بێکاری و کەمبوونی ڕێژەی کار بۆ هەمی لە حکومەت کۆبووتەوە کەواتە
لە وڵاتی ئێمە وایە لە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە مامۆسایکی زانکۆ بەشێکی لە وڵاتی ئێمە وایە کاکە مەسەلەکە گرێتەوە بۆ سروشتی دروستبوونی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر لە دێر زەمانەوە لە 3000 پێشداین 4000 پێشداینەوە لە وڵاتی ئێمەمانانە دەوڵەت خاوەنی ئاو بۆ خاوەنی زەوی بۆ ئێستا دەوڵەت خاوەنی نەوتە خاوەنی پرۆژەیە دەوڵەت کاراکتەرێکی اقتصادیە کە تۆ کاراکتەری اقتصادی بووی لەسەرت فەرزە خەڵک بژێنیت بەڵام ئەگەر کاراکتەرێکی اقتصادی نەبووە سیاسی ئیداری بووی وەکو ئەوروپا خەڵک ئەوەندە ڕوو لە تۆ ناکە خەڵک لە ڕوو لە کۆمپانیا شتەکانەکە بۆ ئەوەی کاریان بداتێ و کاریان پێ بکە و بڕۆن لە بازاری کارکردن نەکات دکتۆر بە تایبەتکردنی کەرتی ئابووری بە تایبەتی ئەوەی کە ئێستا پرۆژێ و بەرێنان بەشێکی زۆری لە دەروی حکومەت جێبەجێکرێت بە تایبەتی کشت و کاڵ بۆ سێکتەری تەندروستی بۆ خوێندنی باڵا ڕوئیاکە خەریکە دروستە بێت یعنی ئەمە خزمەت بە قەزەی ئابووری ئەمە دەکات بۆ کەمکردنەوەی دیاردەی بێکاری دەڵێت چووکە ئەگەر سیرکە ئێستا کارەساتێکی تریش هەیە ئمە چەند کارگێکی من تۆمان هەیە چەند کارگەی ئاسنتوانۆمان هەیە ژمارەیەکی بەرچاو لەو کەسانێکە کارەکەن لەو پرۆژانی هەر لەم بازیانەی خۆمان سیرەکەی کورد نین کرێکاری کورد نین کرێکاری هیندی و نیپاڵی و بەنگلادیشی و هەتا دوای ئێرانی و تورکی و ئەمانە کۆبوونەتەوە لەبەر ئەوەی کە لە کاتێکدا کابرای خاوەن پرۆژە بە ئەو کرێکارێکی بەنگلادیشی پێڕازیە تورکێک پێڕازیەکی کەمتروانێ کوردەکە پێڕازی نەبێ بۆیە پەناباتە بەردەستی کارگەری بیانی لێرە حکومە دەبێ بە یاسا فەرزی بکات وەکو بە لە سەردەمی کرۆمیۆڵ لە ساڵی 1650 لە بەریتانیا پاپۆڕی بەریتانی لە 100 دەبواە ئەو کەستانەی کە لەسەر پاپۆڕەکەیشەکەن بەریتانی بن هەر پاپۆڕێکی ئەگەر بەریتانی نەبوو بێ بەڵام ئاڵای بەریتانی هەڵکرد بێ دەبایە لە 175 کرێکارەکانی بەریتابین کورد بەس لەسەر خاکەکەی خۆتە لە وڵاتەکەی خۆتە هاتووە و بەرهێنەکە کووردە بەڵام لە 90 کرێکارەکانی بیانین حکومە دەبێت ئەوست فەرزکە بەسەر و خاوەن کۆمپانیایانەدا کە دەبێت لە 170 کرێکاری کارگەکەی تۆ پرۆژەکەی تۆ کورد بن هاوڵاتی هەرێمی کوردستانی عێراق بن لە 130ش ئەوش بۆ چ پسپۆڕێکەوە لە 130 بمێنێتەوە بۆ ئەو پسپۆڕێت تایبەت باڵانەی کە لێرە دەست ناکرێت لێرە نییە تێگەی تۆ حکومە دەگەر ئەمانە فەرزکە بەڵام کاکم لەگەڵ فلان حیزبی لەگەڵ فلان مەکتەبی سیاسی لەگەڵ فلان نازانشیەیە گرێیاوە لە ژێرەوە کەس ناتوانێت بەسەریا فەرز بکات کە مەعمەلەکەی لە 170 کرێکاری کوردبی خەڵکی بازیانی لەمە ڕۆژە جارجار بچن ڕێگە بگرن و سایقی داما بۆ خۆی لەو سەرجادێ نتوانێت سارەکەی بڕە بۆ وڵا لە بەروی بازیانیەکان ئیش ناکەن بازیانێکە حەقی خۆیەتی داوای کارەکە تێگەی بەڕاستی حەقی خۆیەتی پێویستە ئەو کارگەیکی منتوانە بازیانی خەڵکی بازیان خەڵکی سلێمانی کار پێ بکەن خۆ بەشێکی باش لە کرێکاری خۆمانیشەکەن بەڵام هێشتا ئەوە نییە کە بتوانێت باشە دکتۆر بە حەقی خۆی بداتێ یعنی من تەحەداکەم هیچ پرۆژە لەو پرۆژە لە 170 کرێکاری کوردستان بێت و من زانیاریم نیە لەسەر جنسی کرێکارەکانیان چونکە نایدن زانیاری نادەن بەڵام فەرموو بە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کار بزانێ ئەو کارگانە چەند کرێکاریان کوردن خەڵکی هاوڵاتی هەرێمی کوردستانە فەرزی کەن بەسەریانە ئەوانەش هەنگاون حکومەتین حکومەت دەسەڵاتێکی گاڵتە نییە حکومەت بەرجەستەیەکی گەورەیە کە دام و دەستگای ئەم وڵاتە با بڕێەوە باشە دکتۆر کەواتە لە کۆی ئەوانەی کە باست کرد ئەگەر بە چەند خاڵێک پێم بڵێیت گرنگترین هەنگاو کە حکوومەت لایانی پەیوەندیدار بە تایبەتی دەستەی و بەرێنان ئەوانی کە تەمسیلی بابەتی ئابووری لە وڵاتاکەن لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی گشتی دەبێت چی بکەن بۆ ئەوەی کە لایانی کەم هەم بێکاری کەم بێتەوە هەم دۆخی ئابوووریەکەشی بەرەو باشتر بڕات یەکەم شت پێویستیمان ئێمە لەلایەن حکوومەتەوە بەڕاستی پلانێکی ئابووری 5 ساڵە دابشکرا بۆ ساڵ و پڕکرابێتەوە لەگەڵ بودجێی ساڵانەی بودجێ گشتی ساڵانەی ئێمە بە ناشکوری نەبێ ئێمە لە 2014 بودجێ گشتیمان هەر نییە ئەوە یەک دوو بەڕاستی چیتر سێری هاوڵاتی نەکەین لەسەر بنیادی خزمایەتی و حیزبایەتی مافی هاوڵاتی بوون بژێڕینەوە ببینە حکومەتێکی ئەمە دەوڵەت نین بەداخەوە ببینە حکومەتێکی مەدەنی لەسەر بنیادی هاوڵاتی بوون یاسا مافەکانی من دیاری بکە یاسا سزاکانی منیش دیاری بکە کە کارێکەکەم مافەکەم بەداتی ئەگەر تاوانیشم کرد سزام بدە بەست خوا دکتۆر ڕاتەگەل مێرا ئەمە دەبێت لە خوارەوە تەمسیل بکرێت یا لەسەرەوە بخوارەوە لەسەرەوە بخوارەوە
هەردوو نینەکەی من بەس بۆ منە تاوانی حکوومەت چیە کاتێک کە من مدیری کۆمپانیاکەم بۆ منە ئافرەتێک و پیاگێتە لای من لەسەر جیاوازی جێندەری من ینی بارهۆ کارێک بێ ئافرەتەکە وەرەگرم و ینی پاڵ بە پیاوەکەەوە دەنێم ئەنی تاوانی حکومە لەما چییە کە ئەمە دیارێکی زۆر باوەدانێ کەواتە من لە حیزبی فلان ناوی کەس نایەنین احترامم هەیە بۆ ئەوە بەڕێزەمەوە تەلەڤیزیۆنێکی حیزبێکی دیاری کراوە وەڵامە من ئازادی خۆم لە دەست نادەم کە قساکەم لەبەرەوەی من سەر بە فلانم هیچ نازانم کێشە چییە مدیر عامم منیش کە هەستم بە هاوڵاتی بوون نەکرد هەستم بە لێپرسینەوە نەکرد افعل ما تشاء چیەکەی بیکە ئەمەیە بۆ منەزانم کاک فلان کە منی پاڵاوتۆ ئێستا هەر لە پشتمە لەلاوە منیش بەنفعەتم بۆ کاک فلان هەیە تێگەی دوانە یەسیانێت بەڵام کچەکە هاتووە کاک فلان نردێتی مدیریش ناتوانە ئەگەر هاتو حیزب دەستی کێشایەوە لە ئیدارە حیزب دەستی کێشایەوە لە اقتصاد ئەم وڵاتی من و تۆ بێ بە وڵاتێکی تر ئەم بە سەریحی هەرچی حیزب هەیە دەست بکێشێتەوە لە دەرەجەی یەک هەردوو حیزبی دەسەڵاتدار پاشە کشە بکات لە کاری ئابووری دەستوەردان لە ئیدارە بەس بڕوا کاری سیاسی خۆی بکات باشە ڕوئیای هەیە لە اقتصادا لە ڕێبگەی پەرلەمان و ئەندام پەرلەمانیەکانیەوە تەسبیقی ئەمار خواستی حکومەتیشە ئێستا بەس ینی دکتۆر ینی ئەگەر ویژدانیان قسە بکەین پێدوانی ینی بابەتەکە باشتر بۆ لە چاوجاران ئەم بابەتی دەستی وەردانان تا نەوەڵا هیچ باش کەم بووتەوە نەوەڵا نەبوو خۆیم هیچ نایبینم ئێستاش مەحسوبیت و منسوبیت لە لوتکەیە حیزبێنە و خزمێنە لە لوتکەیە کاکە بەس حکومت بەرنامەکەی وانە بۆ ئەمە حکومەت چێە کاکە حکومەت چێ حکومت لە کۆمەڵی کەس پێکدێ کاروباری هەرێمێک ناوچەیەک با بەڕێەوە تێگەی باشە ئەمە حکومەتە حکومت منم گەندەڵم فلانە گەندەڵە تۆیت باشی ئەمە باشە حتممەوەسی بچارەکەمەوە بوو کەواتە کاکە شتێکی پێی دەوترێ سزا و پاداشت بابە بایاسای سزا و پاداش بێتەوە چی خراپەی کرد سزای بدە چه چاکەی کرد پاداشتی بکە چاکە کەشەکەن پێی ناڵێن ئافرین خراپە کەشەکە کەس پێی ناڵێت پشتی چاوت کلێکی پێوێ بەردێکی پێ تۆزێکی پێوەیە ڕاست ئەو کارە ساتی ئەمە یاڕێمی کوردستانە براکەی من بۆیە من پێت دەڵێ مێساژێڵم بەداخە وڵاتی ئێمە هێندەی سیاست باڵا دەستە و هەرچی بابەتەکانی تریشە لەژێر دەستی پێی سیاست و حیزبێنەیە پڵیشاوەتەوە دکتۆر وەک دوایین پرسیار ڕاستی خۆی ناکاتە وەک دوایین پرسیار لەی شوێنێکدا سیاست بە شێوەیە دەتوانێت بەکاربێنێت کە خزمەت بە قەزای ئابووری بکات بەڵێ چونکە سیاست و ئابووری دوو دیوی یەک دراوی یەکتری هەردووکیان خزمەت بە یەکتریەکەن بەڵام لە ڕوەڕاستەکەیە چۆن ڕاستەکە بۆ کاک دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای بەشی ئابووری لە زانکۆی سیمایی سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دووبارە بەخێوێت سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ دووبارە بەخێوێ بنێرانی بەڕێز و خۆشەی ساتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش و پابەندبوون با ڕێنمایە تەندروستەکان هەر شاد بن.